نیشتوانی ئەم گەرمی ڕۆژ کە جگە لە ڕووداوێکی کەسی و خێزانی هیچ زانیاریەکی پێویست نادات بە هاونیشتیمانیان. ئەوەی ڕوونتر هەستی پێکرێت لەم ماوەیەدا بڵاوکردنەوەی هەواڵەکانی خۆکوشتن و کوشتن بوو کە جگە لە زیانی بڵاوکردنەوەی ڕەشببینی و ترس و بێهیوایی و تۆقین لەناو خەڵکە دەرەنجامی دیکەی نەبوو. سەرەڕای ئەو لێکدانەوە نازانستیانەی بۆ هۆکاری پشت ڕووداوەکە ئەکرێن و بەبێ پشت بەستن بە بەڵگە و توێژینەوەی زانستی بڕیاری لەبارەوە ئەدەن و وەکو هەڵەواڵ بڵاوی ئەکەنەوە. ئەمە لە کاتێکدایە کە حاڵەتەکانی کوشتنی ژنان بە ناوی ناموس ڕوو لە زیادبوونە. ڕێکخراوەکانی ژنان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە کوردستان کاری لەسەرەکەون و دەوەستنەوە بەرامبەر ئەم لێشاوی کوشتنانە. بەڵام لە پرسەکەدا کەلێنی گەورە هەیە لە ڕووماڵکردن و بە دواداچوونی ورد و بەردەوام لە دۆسیانە بۆ دەرخستنی ڕاستی کوشتنەکانیان. بەپێی توێژینەوە جیهانیەکان مەترسیەکانی ئەم جۆرە هەواڵانە لە ئاستێکایە کە بێتە هۆی ئاسانکاری و وەرگرتنی بیرۆکە لای ئەو کەسانەی کە بیری خۆکوژیان هەیە یاخود پلانی کوشتنیان هەیە. هەروەها دروستبوونی نەنگی کۆمەڵایەتی و دەرونی لای خێزانەکانیان. بۆ مەبەستەش بە پێویستمانزانی چاودێری زیاتر و هەوڵدانی پێکەوەیی هەبێت بۆ ڕێککردنەوە و ڕاستکردنەوەی ئەو لادان و چەوتیانەی کە لە دەستگا ڕاگەیاندنەکانە هەیە. لەم یادداشتەی ڕێکخراوەکەماندا چەند داواکاریەکەی نەڕوو. یەکەم، داواکارین بە هەستی بەرپرسیارەتیەوە ڕێگری بکرێت لە هەواڵی خۆکوژی و کوشتنە کەسیەکان. دوو، ڕێکخراوی خەڵک بۆ گەشەپێدان PDO ئامادەیی خۆی دەردەبڕێت بۆ بانگهێشتکردنی کەسانی پسپۆر لە بواری دەروندروستی و دەرونی بۆ هەماهەنگی و کاری پێکەوەیی لەم بوارەدا. سێ، ڕێکخراوەکەمان ئامادەیی دەرەبڕێت بە ڕێخستنی ڕاهێنان و سیمیناری هۆشیارکردنەوە و وەرکشۆپی تایبەت لەلایەن کەسانی پسپۆر بۆ شێوازی کارکردنی ئاکاری میدیایی کە تایبەت بێت بە هۆشیاری سەبارەت بە دەروندروستی و دۆسیەکانی خۆکوشتن و کوشتن. ڕێکخراوی خەڵک بۆ گەشەپێدان PDO 11/5/2021. چارەسەرکاری دەرونی لە ڕێکخراوی خەڵک بۆ گەشەپێدان PDO.